گفتوگۆی زیاتر دەکەم پێم خۆشە ورتر شڕۆڤەی ئەو دیدارە میدیاییە بکەین کە ئامینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێکی خستە بوو لەگەڵ بەڕێز عەبدولکەریم ئەحمەد ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کاک عەبدولکەریم زۆر بەخێر بیت. با سەرەتا لە ئەو قسەی سەلاحەدین بەهادینەوە دەست پێ بکەین کە دەڵێت ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن دەمێنینەوە بەڵام دۆخی هەرێمی کوردستان تێک نادەین. هەرچەندە کورسیەکانی یەکگرتوو لەم هەڵبژارنە زیادی کردووە بەڵام بۆچی دەیانەوێت وەکو ئۆپۆزیسیۆن بن و بۆچی دەڵێت ئێمە هەرێمی کوردستان تێک نادەین؟ لە ڕاستیە ئەوەی کە بەڕێزمە و سەلاحەدین ئاماژەی پێکرد بەشێکە لە واقعی هەرێمی کوردستان کە زۆر جار وێنەکان وا ئەکێشرێت کە ئۆپۆزیسیۆن بوون واتای تێکدان دێت. ئەو وێنەیە وێنەیەکی خراپە کە لە ئۆپۆزیسیۆن بگیرێت، چونکە هەمومان نەزانین پرۆسەی سیاسی و پرۆسەی حکومڕانی دوو پێگەی هەیە، پێگەیەکیان حکوومەتە، پێگەیەکی ئۆپۆزیسیۆنە. یان پێشتر هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنی هەبووە، ئۆپۆزیسیۆنێک بووە کە بۆ تێکدانی هەرێمی کوردستان بووە، پێتان وایە بۆ ئەدای پێم وانە من باسی ئەو وێنەیە ئەەکەم کە زۆر جار لە ئۆپۆزیسیۆن ئەگیرێ. ئەو وێنەیە وێنەیەکی خراپە، ئەگینا ئەکرێت هێزە ئۆپۆزیسیۆنەکان چونکە هەمویان هێزی ئۆپۆزیسیۆن و بە یەکەوە کارەکەن، ئەکرێت دیدگایان بۆ چۆنێتی دەربڕینی ئۆپۆزیسیۆن بوونەکان جیاواز بێ. بەس واتای ئەوە نییە ئێمە لە کوردستان ئۆپۆزیسیۆنی چەکداریمان نییە تاوەکو دۆخەکە تێک بدا. ڕێگە مەدەنیەکانی کاری مەدەنی بۆ ئۆپۆزیسیۆن بوون هەمووی ڕەوایە و هیچ ئیشکالێکی لەسەر نیە. ئەوەی کە گرفتە زۆر جارۆکە وتم وێنەکەەوە ئاکێشرێ و هەندێک جار لە ناو خودی ئۆپۆزیسیۆنیشا جۆرێک لە پۆپۆلیستی هەیە، جۆرێک لە گوتاری ناپەسەند هەیە توانین بڵین ئەو گوتارە کە تەڕوشک بە یەکەوە ئەسووتێنێ. ئەمەش ئەبێ قسەی لەسەر بکرێت و لە هەڵوێستی لەسەر بکەن. وەکو چۆن ڕخنە لە ئەدای حکوومەتە گیرێ ئەبێ ڕخنە لە ئەدای خۆش و بگری ئەگەر زانیت کارێکەکەی بە ئاقاری پۆپۆلیستیە بە ئاقاریەوە کە وێنەکان بشێوێنیت. ئەو قسەی بەڕێزیان لەو ڕوانگەوەیە کە ئێمە ئۆپۆزیسیۆنێکین و ئەزمونیشمان هەیە لە کاری ئۆپۆزیسیۆنیا کە هیچ کات هەنگاوەکانمان گوتارمان کار و چالاکیەکانمان لە بواری ئۆپۆزیسیۆن بوونا بۆ تێکدانی هەرێمی کوردستان نەبووە. ئەسڵەن هەر خۆی ئەو وێنەیە خراپە بگیرێ لە ئۆپۆزیسیۆن کە بوترێ کاری تێکدانە. نەخێر، کاری ئۆپۆزیسیۆن کە بەشێکە لە تەواوکاری سیستەمی حکومڕانی. کۆی حکومڕانی بە حکومەت و بە ئۆپۆزیسیۆنیەوە پێوانە ئەکرێ یاخود بە جوانی ئەبینرێ. ئەگەر ئێمە وڵاتێکمان هەبێ بێ ئۆپۆزیسیۆن ئەبێ ئەو شێوازی حکومڕانیە چی ناوبەرین بە پێچەوانەوە دیوە تەواوکاریەکەی کاری حکومەتداری ئۆپۆزیسیۆنە. بەڵام لە 2009 هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنی هەبووە. پێتان وایە کە بەشێک لە ئۆپۆزیسیۆن ئەو وێنەیەیان پیشانی هاونیشتیمانیان داوەکە پێویست بکات ئێستا مامۆستا سەلاحەدین بەهادین بڵێ ئێمە ئۆپۆزیسیۆن دەبین بەڵام هەرێمی کوردستان تێک نادەین؟ من ئەڵێم ئەو وێنەیان لێ گیراوە نەک ئەوان پیشانیان داوە، چونکە زۆر جار تۆ گوتارەکانێک بە ئاراستەیەکایە. ئێستا ئێمە باسی هەرێمی کوردستان و ناوەند دەکەین، باسی حکوومەتی عراقیەکەین. زۆر جار وێنەکان وایە کە ئەگەر تۆ قسەت لەسەر حکوومەتی عراقی کرد کەواتە تۆ لە پاڵ عێراقی، لە کاتێکە خۆی هەر خودی حکوومەت ئەوەی کە ئێستا کە پێکێنەری کابینەی نوێیەمە و دەیەمیشە بێ بەشدارن لە حکوومەتی عراقیە، بەشێکن لە حکوومەتی عراقی. تۆ کاتێک ئەچیت پەنا بەیتە بەر حکوومەتی عراقی وەک بەشێک لە سیستەمەکە پەنای بۆ بێ، چونکە ئێرە فیدراڵیە و بەشێکە لە عێراق دەستخۆش. کاک عەبدولکەریم، مامۆستا سەلاحەدین بەهادین باسی ڕێفراندۆمی کرد، گوتی ئەمە ئەو کاتیش پشتیوانیمان لە ڕێفراندۆم کرد و ئێستاش لێی پەشیمان نین. مەبەستمە بزانم بۆچی ئێستا مامۆستا سەلاحەدین بەهادین باسی ڕێفراندۆم دەهێنێتەوە بەرباس؟ لە ڕاستیە لەو گفتوگۆ قسەی زۆر کراوە، تێبینی و سەرنج و هەندێک بابەت خرانە ڕوو کەوای کرد بە ڕێزیان ئاماژە بە خاڵێکی لەو جۆرە بکە. هەرچەنە باسەکە باسی ئەوە نەبوو، بەڵام بێگومان لە پرسیاری بەڕێزان هاوپیشەکانمەوە کە لێوە بوون لە پرسیاریانەوە ئەوە وروژێنرا و ئەوە هاتە ناو باسەکانەوە کە لەگەڵ ڕیفراندۆما چۆن بوون یا چیتان کردووە. ئەوە بەشێک بوون لە پرۆسەی ڕیفراندۆم. هەمومان نەزانین یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێک بوو لەو هێزانی پشتیوانێکی تەواوی ڕیفراندۆم، بەڵام یەکێک بوو لەو هێزانی کە پەشیمان نەبووە لە هەڵوێستی خۆی وەکو هەندێک ئەوەی مامۆستاش ئاماژەی پێکرد بەڵێ یەکێکە لەوانە و لەبەر لە هەموو کەسێکی ئێمە باجمان داوە. لە ڕاستیە ئەوەی کە باجی داوە لەسەر پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوەیی وەکو ڕیفراندۆم یەکگرتووی ئیسلامی کوردستان. بۆچی ئەو گوتارە توندا ئێرهابی کە لەسەر خودی پرۆسەکە و لەسەر بەشداربووانی ئەو پرۆسەیە ئەو گوتارە هێندە تون بوو وای کرد لە
جەماوەر بە ئاراستەیەکی تریا بێت بەڕێزیان ئاماژە بە قسەیەکە کە زۆر گرنگکە لەسەری بوەستین ئەوش ئەوەیە ئێمە قسە لەسەر ڕیفراندۆم ئەەکەین وەک پرۆسە وەک ماف تۆ مافت ئەگەر مافی ئەوەت نەبێت لێت بپرسن تر چ مافێکی تر هەیە لێت بپرسن تۆ چیتەوێ تەنها لێپرسینەکە خۆ ئەوەی ئەنجام درا لە دواییشا بە ڕێزان بەرپرسانی هەرێمی کوردستان ئاماژیان پێکرد وترا ئێمە پرۆسەیەکمان ئەنجام داوە ئایا بڕیاردرا هەرێمی کوردستان بێتە دەوڵەت لەو کاتە نە بڕیاردرا و نە بەرپرسانی شووتیان بڕێ ئێمە شتێکمان کردووە مافێکی سەرەتایی هەموو مرۆڤێکە لێ ئەپرسی تۆ ئەتەوێت چ جۆرە حکومڕانیەکەت ببێ ئەڵێ من سەر بەخۆی مەوێت ئەم حاڵەتە نەنەنگیە نەپێویست شکات سزایی لەسەر بدرێ ئەوەی کە گرنگە لەم باسا ئەمەیە کە لە ڕاستیە بابەتی ڕیفراندۆم وەک پرۆسەکەی ناشرین کرا لە لای هەندێکەوە واشی لێکرا ئەوانی کە پشتیوانن بە جۆرە لە جۆرەکان پاشەکشەیە بکەن ئەوە بوەستن لەسەر ئەمە بمێنمەوە بڵێ مامۆستا سەلاحەدین بەهادین وەک کەسایەتێکی ئاینی ناسراوە لە هەرێمی کوردستان وڵاتانی دراوسێ ئەمەش بۆ نمونە ئێران تورکیا و ئێستا دیمەشق ینی بەدەست کەسانێکەوەن کە لە حیزبە ئیسلامیەکانن مامۆستا سەلاحەدین بەهادین و یەکگرتووی ئیسلامی کوردستان دەتوانێت چی بکات بۆ پرسی کورد یەکمان من ئەمەی ئەوە بڵێم ئێمە هەموو هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان وەکو کارکتەری سیاسی ئەبێ پێگە و موقعیان ببینین و سوود لەو پێگە و موقعیان ببینین یعنی ناکرێت هێزێک جا ئۆپۆزیسیۆنە یا لە دەسەڵاتایە پەیوەندیە باشەکانی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ هێزێکە لەگەڵ تەیارێکە لەگەڵ وڵاتێکی ئەوروپیا بە خەرجا نەدات بۆ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان مامۆسا بێگومان ئەزانین هەم تەمەنی هەم خزمەتی لەو بوارانە و هەم ڕۆڵ و پێگەی بۆ وڵاتەکان ینی کەسایەتیە کە ڕێزلێگیراوە لەسەر ئاستی ناوچەکە بۆیە ئەتوانێت زۆر کاری باش بکە و کردوشێتی لەمە پێش و ئەوەی کە گوێ لە وتارەکەی بگرین دڵنیایەکمان نەداتێکە لە پرسەکانە نەک سازشی کردووە چۆ بۆ مەسەلەیەک بەڵکو پێچوانەوە چۆ بۆ بەرگریکردن لە باسی ڕیفراندۆمە ئەڵێ لە باسی ڕۆژئاوا قساکە لەسەرەوە لە باسی پرۆسی ئاشتیشە ئەسڵ یەکگرتووی ئیسلامی کوردستانێک کە لەوێ زانەی کە ئەتوانین بڵین ڕۆڵ و پێگەی هەبووە لە پرۆسی ئاشتی پێشترە و لە مەشای باشەکەواتە بابزانم ڕۆڵی یەکگرتوو چی دەبێت هەرچەندە گوتان ناچینە حکوومەت بەڵام ڕۆڵتان چی دەبێت بۆ پەلەکردن لە پێکێنانی حکوومەت لە ڕاستیە میکانیزمەکانی بەداخەوە میکانیزمەکانی کۆبوونەوەی پەرلەمان کە هەنگاوی یەکەمە و دیاریکردنی سەرۆکی پەرلەمان میکانیزمێکی ناتەواوە تا ئێستا ئەو دوو هێزەکە بەرپرسن ڕەنگە لۆمەیەک لەوانی تر بکرێ بەڵام بەڕاستی هەموو هێزەکانی تر بێن ناتوانن زۆرینە لە ناو پەرلەمانە پێک بێنن بۆ ئەوەی من کاڵێم هەموو هێزەکان بێژگە لە پارتیویەکێتی ناتوانن ئەو زۆرینە بەرپرسیارەتەکەی ئەوان بەرپرسیارەتیەکی حەقیقی نییە لە بەرامبەر کۆنەبوونەوەی پەرلەمانە ئەوەی کە بەرپرسی ڕاستەقینە و حەقیقی لەم پرسا پارتیویەکێتین وە بێ پارتیویەکێتی یا پێک بێن یا لەگەڵ لایەنەکانە کۆبوونەوە گفتوگۆ بکەن تاوەکو ئەو پرۆسیە سپاس دەکەم بەڕێز عەبدولکەریم ئەحمەد ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەخێر بێت دەستخۆش